درباره مراسم چکداین گرلایان گوسوال سلیمانی تلدار خصن امبر خوبدن سلیمانی روزنامه‌وان سنور رحمان لگلمیا رضا سنور دمو باش به اسم مراسم چکداین پکک سلیمانی تلدار خصن دوی چارچوبه دامدکاری گوته نکرن بچه آوای نکرم کن. بله سلام لبینرانی هجا سپاس با ایوه هلبته پروسه اشتی و کمالگی دموکراتیک لبانگوازی یکمی ریبراپول ل 27 شباطی ام سال دا درکوت بۆ دومین جار بانگوازی دیمن بە دیمەنی ڕێبەراپۆ بۆ دومین جار لەسەر پرۆسەی ئاشتی و کۆمەلگەی دیموکراتیک دوێنێ نۆی تەمووز دەرکەوت بێگومان لە چوارچێوەی کۆمەڵێک هەنگاوی پێویستی قۆناغەکەدا هەم بانگوازی ڕێبەراپۆ پەیامی ڕێبەراپۆ بۆ دەستنیشانکردن یان ڕوونکردنەوەی ناوەڕۆکی پێڤاژۆکە و بۆ پێویستیەکانی بۆ تێپەڕاندنی ئاستەنگەکانی و هەنگاونانی هەردوو لایەن هەم تەبگەری ئازادی گەلی کورد و هەمیش دەوڵەتی تورکیا پەیامی ڕێبەراپۆ دەرکەت بێگومان هەر لەو چوارچێوەیەدا یعنی ئاماژە بۆ کرابوو کە لە پاڵ سەردانەکان لەگەڵ سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان و کۆمەڵێک دیداری دیکە کە لە ئیمراڵیش بە هەمان شێوە پێش بانگەوازیەکەی ڕێبەراپۆ ئەنجام درابوو بڕیاروا بوو وەکو هەنگاوێکی استراتیژیک لە باشووری کوردستان تەبگەری ئازادی گەلی کورد مەراسیمێکی سیمبولی بەیانێکی نیەتپاکی نیازپاکی لە شاری سلێمانی بەڕێوە ببات و دەرگا بۆ سیاسەتی دیموکراتیک لە تورکیا بکاتەوە چونکە لە ڕاستیدا ینی هەم پێویستیەکانی قۆناغەکە تەبگەری ئازادی گەلی کورد باش ڕوونی کردوەوە هەم لە چوارچێوەی پێویستیەکاندا ڕێبەراپۆش بە هەماشێوە دوێنێ لە پەیامە مێژوویەکەی خۆیدا ینی دڵنیاییدا یاخود دیسان چۆ سەر ئەو بابەتە مەراسیم لە ڕاستیدا سبەی 11 تەمووز بەڕێوە دەچێت لە جێگایە کە سەر بە پارێزگای سلێمانیە لە ژێ دەسەڵاتی یەنەکە یەکێتی نیشتیمانی کوردستاندایە لە جێگەیەک مەراسیمەکە دەکرێت و لە نزیک شوێنی مەراسیمەکە بە شێوەی ڕاستەوخۆ دیمەنی مەراسیمەکە بۆ ڕایگشتی جیهان بۆ کۆمەلگەی کوردی بۆ تورکیا بەیان دەکرێت بێگومان لە چوارچێوەی ئەوەی کە پرۆسەکە بە شێوازێکی ئاشکرا بەڕێوە بچێوە چاوی نێودوڵەتی لەسەر پرۆسەکە هەبێ سەرەتا بڕیار بوو کە هەر لایەنێک هەر میدیای ئیعلامی ینی دەستگاکانی ئیعلامی بخوازن بەشدار بن بەڵام دیارە دواتر لە شێوازی مەراسیمەکەدا هەندێک گۆڕانکاری کراوە ینی پێدەچێت بۆ خۆی ترس و سانسۆرێکی لەلایەن دەوڵەتی تورکەوە لەسەر پرۆسەکە هەبوو بێ بۆی لە ئاستی نێودوڵەتیدا ئەجگار ئەو کاردانەوە گەورە لە ناوخۆی تورکیاشدا بێگومان نەبێ بەڵام مەراسیمەکە سبەی سەر لە بەیانی بەڕێوە دەچێت بێگومان بەدەیان لایەنی سیاسی سیاسەتمەدار ڕۆشنبیر ڕۆژنامەنووس لەوێ دەبێت لە بەردەم ئەو ئێکران ئەو شاشە گەورەی کە تێدا مەراسیمەکە ڕاستەوخۆ لێەوە پەخش دەکرێت ئەو جێگایە نزیکی شوێنی مەراسیمەکەیە کە تێدا ئەنجام دەدرێت ئەو لایەنانەی کە لە ڕاستیدا لە باشووری کوردستان کۆمەڵی لایەن بانگشت کراون لە عێراقدا بە هەماشێوە لە باشووری کوردستان پەدەکە پارتی دموکراتی کوردستان یەنەکە یەکێتی نیشتیمانی کوردستان لایەنی دن لە باشووری کوردستان بانگشتی ئەو مەراسیم کراون ئەو لایەنی ئۆپۆزیسیۆن و ئەوانە دیسا عێراق بە هەمان شێوە بە شێوەیەکی فەرمی بانگشت کراون و لە ئاستی نێودوڵەتیدا بێگومان ینی لە راپۆرتەکانی ئێوەشدا هەبوو کە شاندەکانی باکووری کوردستانیش لە هاوسەرۆکانی دەم پارتی لە دەبەپار لە لایەنەکانی دیکە هاتوونەتە ئێرە شاندی میدیاکانی باکووری کوردستان هاتوونەتە ئێرە بۆ هەندێک لایەنیش بێگومان ینی هەندێک لایەن بانگێشت نەکراون لە چوارچێوەی ئەو لایەنانەی کە بەخەم یان بەتەنگ پرۆسەکەون دەخوازن بشۆپێنن گرنگی پێ بدەن بۆی لە باکووری کوردستان زانیاریەکان ئەوەیە کە هوداپار و زەفەر پارتی بانگشتی فەرمی بۆ ئی پارتی بە هەمان شێوە بانگشتی مەراسیمەکە نەکراون بەڵام نوێنەر و پارتی سیاسی دن بانگشت کراون ئاماژە بۆش دەکرێت زانیاری هەیە کە تا ئێستا ئەگەری هەیە ئاکەپە خودی ئاکەپە ئەندامێک بنێرێ ینی شاندێک بنێرێ بەڵام تا ئێستا نەد نییە ینی ئاماژە بۆ کراوە کە نەدەڵێن ئامادە دەبێ نەدەڵێن نابێ ینی بۆ شێوازەیە لە ئاستی نێودوڵەتیشدا لە ڕاستیدا کۆمەڵێک کەسایەتی پەرلەمانتاری ئەڵمانیا تێدایە فەڕەنسای تێدایە ینی ئەوەی کە باز دەکرێت نزیک 300 بۆ 400 کەس لە مەراسیمەکە ئامادە دەبن لە گۆڕ
ئەو بانگێشتنامەی کە نێردراوە بۆ کەسایەتی بۆ پارتین سیاسی بۆ پەرلەمانتارانی ئەوروپا بۆ ئەمریکا بە هەمان شێوە نزیک 300 بۆ 400 دەبێ و لە ناو چوارچێوەی پارت و ڕستسازیدا دەکرێت بڵین نزیک 50 بۆ 6 ڕێخستن دەبێت و لە ناویشیدا میدیای هەردوو لایەن هەم میدیای تەفگەری ئازادیگەلی کورد و هەم میدیای دەوڵەتیش بە هەمان شێوە و وەکو ڕووماڵکردنی میدیاکانیش میدیای جیهانی دێن ڕۆیتەرز BBC ئەسۆشیێتد پرێس AP AFP و هاوکات قەنات عەرەبیەکان لەوانە حەدەث عەرەبیە هەتا تەنانەت جەزیرە یعنی هەموو بەشێکی زۆری ئەو بانگێشتنامانەی کە نێردراوە هاتوونەتە باشووری کوردستان بەشێکی لە ئەم چەند دقەیەی ڕابردووشدا شاندی باکووری کوردستان گەیشتە هەولێر فڕۆکەخانەی هەولێر کە وتەبێژی دەم پارتی ئایشە گوردۆغان و مەدحەت سانجار و هاوسەرۆک بە هەمان شێوە هاوسەرۆکی دەم پارتی هاتوونەتە باشووری کوردستان بۆیە زۆرینەی هەیئەکان شاندەکان کەسایەتەکان میدیاکان ینی بەشێکی دیاری هاتوونەتە هەولێر یان سلێمانی و ئامادەکاری بۆ سبەینێ دەکەن بێگومان لە بەردەم ئەوی کرانەدا کە مەراسیمەکە بۆ ڕای گشتی جیهان پەخش دەکرێت ڕەنگە زیاتر لە 50 دەستگای نێودەوڵەتی ناوخۆیی و شەرقی ئەوسەد لە ڕەوشەڵاتی ناوەڕاست ئامادە بن و بە شێوەیە کە ڕاستەوخۆ مەراسیمەکە بڕێوە بچێت. بەڵێ ڕۆژنامەوان سنوور ڕەحمان سلێمانیە لەگەڵمە بۆ سپاس بۆ پەروەکردنە ڤانەگاهی. زۆر سپاس بۆ باش.